سەبارەت بە ساڵی 2019 ئەوەی کە تایبەتمەندی هەبێ بە شاری کەرکووکەوە بەهۆی ناڕوونی و ناڵێڵی ئایندەی شاری کەرکووک و لە ڕووی سیاسی و ئیداریەوە کە ڕاستەوخۆ سیاسی و لایەنی سیاسی و ئیداریش ڕاستەوخۆ پەیوەندی هەیە بە لایەنی ژیانی خەڵکیەوە پەیوەندی هەیە بە بواری کۆمەڵایەتی و بواری ئابووریەوە ناڕوونیەکی زۆر هەیە زۆر هەبوو لەلایەن خەڵکی شاری کەرکووکەوە و من سەبارەت بە ساڵی 2020 و ساڵی ئایندەش ینی لەو بڕواایە نیم بەرەو پێچوونێکی بەو شێوازە هەبێت ئەگەر لەلایەنی سیاسی و لایەنی ئیداریەوە هیچ گۆڕانکاریەک بەسەر شاری کەرکووکان هەیەت. ئەو سەختیانەی کە لە 2019 ڕوبەڕووی هاوڵاتیانی شاری کەرکووک بووە لە بەسەرجەم پێکاتەکان زیاتر مەترسی بوو لەژێر دووبارە سەرهەڵدانەوەی هێزە تیرۆریستیەکانی وەک گروپەکانی وەک داعش و هەروەها بەلایەنی نەتەوەکانی ترەوە دووبارە ینی دووباتێکەمەوە ناڵێڵیان لە ڕووی ئیداری شاری کەرکووکەوە کە تاوەکو ئێستاوەکو هەمومان نەزانین ئایندەی شاری کەرکووک ڕوون نەبووەتەوە کە سەر لە داهاتووە چی لێ دێت. هێرشەکانی تورکیاوە بەستە ڕۆژئاوای کوردستان کە بەداخەوە دەوڵەتی داگیرکاری تورک هێرشێکی چڕوپڕی بۆ ڕۆژئاوای کوردستان دەست پێ کرد هێرشێکی زۆر داگیرکاری و زۆر بێوجدانانەی بۆ سەر هاوزمانەکانمان لە ڕۆژئاوای کوردستان دەست پێ کرد. خەڵکی شاری کەرکووکش بە حکومی ئەوەی کە خۆی لە خۆیان لە مێژووە تووشی مەینەتی و ناڕەحەتیەکی زۆر بووە خۆی لەو ناڕەحەتیان نابینیەوە کە دەوڵەتی داگیرکاری تورک دەست پێ کرد بۆ خەڵکی ڕۆژئاوای کوردستان. 2019 هەروەکو ساڵانی 2017 کەرکووک لە ژێر داگیرکاریە بوو لەژێر حکمی پارێزگارێکی سەپێنرا بوو کە بە زۆر سەپێنرا بەسەر خەڵکی شارەکەیە. لە 2019 نەهامەتی زۆر بەسەر خەڵکی کەرکووکە هات بە تایبەتی من وەک خۆم باسکەم بەسەر چینی قوتابیانە کە لە تاقیکردنەوەکانی پۆلی 12 زۆر گیر و گرفت بۆ قوتابیانی کورد دروست بوو. هیوادارین لە ساڵی 2020 ئەمە ڕوونەدات و ئاواتی من بۆ 2020 کە هەردوو حکومەتی بەغا و حکومەتی هەرێمی کوردستان ڕێک بکەون و کەرکووک بارودۆخی ئاسایی بکرێتەوە ئاڵای کوردستان بشکێتەوە لە شارەکە. ئەو باری کە ئێستا ئەمنیەتی کەرکووک زۆر نالەبارە هیوادارم بۆ 2020 ئەو دۆخە تێپەڕێنین و بارودۆخی کەرکووک ئاسایی بکرێتەوە. بێگومان کەرکووکیەکان هەر بە ئازارێ ناویانەوە ئازارێکی زۆریان هەیە. ئێمەی کەرکووکی لە 2019 گەلێ نەهامەتیمان بینیوە و پێش 2019 هەروە بۆ نمونە بابەتەکانی تعریبکردن کە پارێزگاری سەپێنراوی کەرکووک ئەنجامیەدا ڕۆژانە لەم شارە لابردنی فەرمانبەرە کوردەکان و یاخود بەڕێوەبەرە کوردەکان لە پۆستەکانیان و دوورخستنەوەیان و هێنانێکی کەسێک لە عەشرەتی جبووری بۆ شوێنەکانیان و تێکدانی سیمای شارەکە لە کەرکووک بۆ نمونە وەکو کە لە شەقامە تێپەڕی ئەوەنەی سیاری عەسکەری و جڕەشە بینی ئەوەنە خەڵکی مەدەنی نابینی لە بازار و لە شوێنە گشتیەکانە ئەوەنەی جڕەش و ئەوەنەی کەسی سەربازی ئەبینی کەسێکی ئاسایی ناو کەرکووکە نابینرێت کەسێکی ئاسایی ناو کەرکووکە نابینێت خەڵک بە هیچ شێوەیەک دڵخۆش نییە کە پێش بکەنێ لە دڵەوە پێ ناکەنێت. 2020 تەمەنای ئەوە کەم کە ئاڵای کوردستان لە سەرجەم ناوچە کورسانیەکانی هەرێم بشەگێتەوە و هیوادارین چاکسازی ڕوو لە کەرکووک و تەواوی ناوچە کوردستانەکان بکات و ئەم پرسە کۆتایی پێبێنێت لەلایەن حکومەتی فیدراڵی و هەرێمی کوردستانەوە.